بەڕاستی ئێمە بەناوی بەرەوانێ ناڕزایی خۆمان دەرەبڕین و ناخۆشحاڵی خۆمان دەرەبڕین بەرامبەر بۆ هێرشە نادروستی و نامرۆڤایەتیانی کە تورکیا هەمیشەی کاتە سەر کوردستان و هەموو بەشەکانی کوردستان نەک بە تایبەتێک بەش بێ ئەمە دێر زەمان و لە مێژوو ئەم هێرشانە هەر دووبارە بێت و هەر دەبارە و هەر سێبارە بێتوانێت بەداخەوم کە حکوومەتەکانی چواردەورمان و بە تایبەتی حکوومەتی عێراق چای خۆی داخست و یارمەتی حکوومەتی تورکیایە کە ئەم دەست درێژیانە خاتە سەر گەلی کوردستان و هەدەفی تورکیاش ئەوەی کە کوردستانی گەورە پێک نەهێنرێ ئەم بەشە جوانی کە هەمان لە کوردستانە ئەو بەشەش تێک بچێت و هەمیشە هەوڵی ئەوەیەوە کە باری دارایی کوردستان تێک بەت و ئەو بەشی دارایی کە لە کوردستانە هەیە بە شێوەیەکی جوانی تەوزیع بەسەر ئەم گەلە هەژارەمانە میلەتی ئێمە کە مێژوو شایەتە کە چەندین ساڵە توانیویەتی بەرگری لە هەموو هێرشەکانی هەر دەوڵاتەکان بکە کە چواردەوری کوردستانی گەورەیان ناوە ئێمە داوا لە UN و داوا لە عێراقەکەین کە بێدەنگ نەبن لەم کارە نامرۆڤایانی کە حکوومەتی تورکیا خاتە سەر گەلی کوردستان. ئەمارێ ئەم ڕۆژ کە ئەسایشی ڕۆژئاوا بەلاوی کردووە بۆ ڕای گشتی ئێمەژی بۆوە ڕادگین کە ئەبەس ئامارەکانی ئەمڕۆ ئێریشن دەوڵەتە تورک لەسەر ڕۆژئاوای کوردستان و باکووری ڕۆژهەڵاتی سووریا و زیانەکانی و ئەو ژێرخانەی کە هاتیە ئارمانجکردن لە لای فرۆخانەی تورکیا سەواء فرۆخانەی دەڕوون بن یانژی فرۆکەی جەنگی کە ئەم جارە تورکیا بەکارهێناوە وەکو ڕەدەک و وەکو کینێک بەرامبەری ئەو ئەزمونە کە ڕۆژئاوا و باکوور ڕۆژهەڵاتی سووری هەیە و ئێستاژێ ئەو قەسفا و ئەو بەردومانە بەردەوامە و بە هەر بەردەوامش تاگە کوالیسیۆنە ناودەوڵەتی یان هێزێ ناودەوڵەتی بریارەکە گرنگ لە دەرحەقی وڵاتێکی داگرکەر هێرشکار لەسەر باشوور لەسەر ڕۆژئاوا لەسەر باکوور ڕۆژهەڵاتی سووری ببێ هیچ هەلوەستەکە ناودەوڵەتی بەهێز کە ئەتوانی بە ئەو وڵاتە ڕەدع بکە کە ئەو وڵاتە بەڕاستی وەکو تشتێکی دیارە و تشتێکی نەشارەوەیە کە بەڕاستی یەکەم وڵاتە و گرنگترین وڵاتە بۆ دعمی تیرۆر و بۆ دعمی داعش لەسەر ئاستی سەرانسەری جیهان ئەو ئامارەی کە ئەمڕۆ هاتیە بەلاوکردن دوو زەربەی جەوی لە مخەیەمێ واشوکانی کامپێ واشوکانی ئەوانە پەنابەرێ سەرێکعنیە لەوێ ئەژین ئەو سەرێکعنیە گەهاتی داگرکردن لە لای چەتەکانی تورکیا و دەوڵەتی داگرکەری تورکیا ئەو کارگەیەک لە گوندێ مشێرفە حەمۆ کە لەوێ دەکات سێ کەسێن سڤیل بریندار بوونە دەوروبەرێ سەدی ئاوی چل ئاغاک ئەوژی هاتیە بمبەبارکردن کە ئەوژی عایدێ کانتۆنە قامیشلۆیە ماتۆرە کە دوو کەسی سڤیل لەسەر بوون ئەوژی هەردوو کەسجی شەهید هاتنەکردن لە کۆبانێ لەسەر ڕێگایە ئەنفۆری ناودەوڵەتی هەندێک گوندێن کە هەموو سڤیلن لەوێ دەوروبەری حەسەکە تلتەمر کۆبانێ ویستگایە نەوت لە گوندێ ئالقەوس نزیکی چل ئاغا ئەوژی عایدی کانتۆنە قامیشلۆیە و پێش ئێمە عاید داخلی ئەم خەبارە بن دوو ویسکەی کەهرەبا لە قامیشلۆ و عامودەژی تۆباران هاتیەکردن لە لای دەوڵەتی ئێریشکەری تورکیا گوندێ تلحەبەش نزیکی شاری عامودە هاتیە تۆبارانکردن لەوێژی 6 ئەسایش شەهید کەتنە و هەندێک شوێنێن دیجیکاش کە ئەوژی بۆ ئاو تەبینکردنی ئاو لە کانتۆنەکانی قامیشلەوە حەسەکە یعنی مەبەستی دەوڵەتە داگیرکردنیە تورکیا ژێرخانیە ئابووری لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا نەمینە ژیان لەوێ نەمینە و بە تایبەتی ڕۆژئاوای کوردستان ئێمە داوامان لە ڕێگای ئێوە بەڕێز کە ڕائەکە گشتی دروست ببە بەرامبەری تاوانین جەنگ کە دەوڵەتە تورک ڕووی دەدا ڕۆژانە لە لای دەوڵەتە تورک بەرامبەری ئەو ئەزمونە هەیە بەرامبەری ئەو وڵاتێکە هەیە و بەرامبەری دەستکەفتیان کووردا چ شوون دەبێت بلا ببە لەبەر ئەواژی ڕۆژئاوای کوردستان تێ بمبەربارانکردن و باشووری کوردستان تێ بمبەربارانکردن ئێمە داوامان هێزی ناودەوڵەتی هەیە نەبەس هەلوەستێکی بقسە هەلوەستێکی کردار بەرامبەری ئەو وڵاتە هەبە کە جینۆسایدەکە سیاسی دەرحەقی هەوڵاتی خۆ دەبڕێوە دەبە و ئیستاژی جەنگی خۆ تەزدیر دەکات بۆ وڵاتین دراوسێ زۆر سپاس.